بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی یەکگرتوو کەڵکەڵەی ئۆپۆزیسیۆن بوون کەوتووەتە سەریان. ئەگەر ئەم داوایە سەر بگرێت یەکگرتوو بۆ جاری سێهەم ئەزموونی ئۆپۆزیسیۆن بوون تاقی دەکاتەوە. چەندین کەس چەندین کادری یەکگرتوو لەگەڵەوەیە کە یەکگرتوو بێتە دەرەوە سەربەرزانە و ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی بێ بە تاموڕەنگی خۆی و بێلایەن بێ لە نێوان تەوشمەکانی کە ئێستا لە کوردستانە کەوتوونەتە قەیرانەوە کە ئەمە باشترین بژاردەیە بۆ یەکگرتوو هەم لە پاشکۆیەتی لایەنەکان هەم لەوەی کە ئۆباڵێم قەیرانەی بکەوێتە سەر یەتە دەرەوانێ و سەربەرزانە ئەگەر بەڕاستی نەشیکە یەکگرتوو خۆی تووشی کۆمەڵی قەیرانە بێ و ئێمە بەش بە حاڵی خۆمان قبوڵی ئەمە ناکەین. سەلاحەدین بەهادین ئامینداری پێشووی یەکگرتووی ئیسلامی هەرچەندە ئێستا لە ناو یەکگرتوودا هیچ پۆستێکی نییە بەڵام ئەم حەزبە هەڵوێست و بۆچوونەکانی بە هەند وەردەگرێت. سەلاحەدین بەهادین هاوشێوەی بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی یەکگرتوو ڕەخنەی لەم دۆخی ئێستا و ئەم حکومەتە هەیە کە یەکگرتوو تیایدا بەشدارە. ئەم مماتەلە و درێژکردنەوەیە ئەم بێمنەتی و بێسەروبەریە ئەم مناوەرە و مراوەغەیە عیبە بۆ حاڵەتی سیاسی کوردستان شەرمەزاریە بۆ هەموو لایەک بە تایبەتی بۆ ئەوانەی کە هەستەکەن مەسئولیەتیان هەیە. مەسئولیەت هەر ئەوە نییە خوێنێ بە باڵی خۆیە یا خەڵک شەپڵی بۆ لات مەسئولیەت بەرپرسیارەتی یعنی خەمخۆری یعنی دڵسۆزی ینی پرسیینەوە لە هاوڵاتی لە هاونیشتیمانی ئەمەی کە ئەگوزارێ لە کوردستانە ڕۆژ بە ڕۆژ خراپتر و تاڵتر و ناخۆشترە بێت. هاوکات لەسەر دۆخی سیاسی هەرێم ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتوو لە شاری هەولێر کۆبووە و بێ ئەوەی باز لە بڕیاری ئۆپۆزیسیۆن بوون بکەن لە بەیاننامەیەکدا ڕەخنیان لە حکومەت و دۆخە سیاسیەکە گرتووە. ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتوو لە بەیاننامەکەدا ڕایان گاندووە زۆر بە نیگەرانی و مەترسی و کارەساتباریەوە دەڕوانە ئەم دۆخە چەق بەستوی ئێستا و داواش دەکەن حکومەت بە زووترین کات چارەسەری بێموچەیی بکات. یەکگرتوو لە بەیاننامەکەیدا دەڵێت لە کۆبوونەوەکاندا تاوتوی پرۆژەی چاکسازی فراکسیۆنی حەزبەکان کردووە کە پرۆژەکە لەسەر دۆخی هەرێم ئامادە کراوە و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا بڵاو بکرێتەوە. سەرەتا سەقفی کابینەی هەشتەمی حکومەتی هەرێم لەسەر 5 پایدانرا ئێستا کە بزوتنەوەی گۆڕان لە دەرەوەی حکومەتە 4 پای ماوەتەوە. ئەگەر یەکگرتووی ئیسلامی کوردستانیش بڕیاری ئۆپۆزیسیۆن بوون بدا و بچێتە دەرەوەی حکومەت 3 پای دەمێنێتەوە و زەختی ئەو 2 پایی تر دەکەوێتە سەر ئەم 3 پایەی کە لە حکومەتدا دەمێننەوە. هێمن مەحموود یەنارتی سلێمانی.